ئازیزان سڵاوڕێز ئێستا شتێکی ویستم تایبەتتان پێ بڵام لەسەر دکتۆرە بەڵقیسی خۆشەویستی هونەرمەند و نووسەر و مامۆستای گەورە و پرۆفیسۆر دکتۆرە بەڵقیس بۆ ماوەی 19 ساڵ تا 20 ساڵ کچەکەی لێوان ببوو هیچ مقاتعەیەک ینی پەیوەندیەک لە بینی ئەم دوانە نەمابوو. دکتۆرە بەڵقیس نەیدەزانی کە کچەکەی لەکوێیە بە هیچ شێوەیەک. مرجية مايا من وعدم پێدا هەمیشە ئەموت من یەقینم هەیە کچی تۆ ماوە و ئیشەڵڵا پێک دەگەنەوانێ تا دوجار هەفتەی پێشوو لەڕێی ئەوەی کە خاتوونی کچی پەیوەندێکی زۆری بە منەوە کردبوو لە ڕێی کۆمنتی یوتیوب و ئینستاگرام، بەڵام من نەمبینی بوو تا دوجار لە ڕێی ئیمێلێکەوە نامەیەکی بۆ من نرد شکم هەبووکەوە ئەو ڕۆژەش دکتۆری لە ماڵی ئێمە بوو نامان دەخوارد پێکەوە.